چند ساڵم؟ عيوني واحد 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 حوت. اللي قايل دەخۆشی سۆپلەیەکمان بۆ لێبە؟ ئێمە هەموو بۆ یەکیشە جوان ئاسوودە و جوان و ڕووگەز ئەمڕۆ دڵت خۆشە تۆ؟ بەڵێ زۆریش. اشرف منير يلا چەند لای دڵت خۆشە هاتووی بۆ ئێرە لەگەڵ هاوڕێکانت بۆ ئەم پارکە یاریەکەن؟ زۆر دڵم پێ خۆشە. تۆ چەند ساڵی مەیلی؟ چەند ساڵم؟ عيوني واحد 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 حوت. اللي قايل اللي جايبه اسمه بابۆنەی ڕۆژی مثلا جیهانی مناڵان چیمان پێشکەشەکەی گۆرانی چیە زانی کمان پێشکەشەکەی؟ گۆرانی پۆلی یەک. دەیفانی قوتابخانەی پۆلی یەکەم تست و چالاک و پاکم وانەی کوردی دەخوێنم سێرکەوتن بەدەست دێنم. من نامونایە تەمەنم 7 ساڵە بەبەنی جیهانی مناڵەوە گۆرانی کتاب پێشکەش دەکەم. گەردەخۆشی سۆپلەیەکمان بۆ لێبە؟ گەردەخۆشی سۆپلەیەکمان بۆ لێبە؟ کە دڵخۆش هاوڕێتەوە بە تۆ دیاری جوان پێ گەردەخۆشی سۆپلەیەکمان بۆ لێبە؟ باشە. ناو چییە؟ مەلی ئازاد. ئازاد ئەمڕۆ هەستت چۆنە ڕۆژی جیهانی مناڵان هاتووی لێرە یاریەکەی زۆر خۆشە. دڵت خۆشە زیلی کوردی دەبەرکردووە؟ بەڵێ. بەبۆنەی ڕۆژی جیهانی مناڵان چیمان پێشکەشەکەی ئێمە هەموو بۆ یەکیشە جوان ئاسوودە و جوان و ڕووگەز بە گۆرانی خۆش و خەشان بە سەما جوڵە ئاهەنگ داینەخشێنی تابلۆی ناخوان لەسەر شانۆی ژیان